لە دوای بڵاوبوونەوەی پامی ڤیددیۆیی عەبدوڵڵا ئۆجاڵان و سووتانی بەشێک لە چەکەکان و هەروەها دەزانین کە عەبدوڵڵا ئۆجاڵان لە دوای پەیامەکەی خۆی دوای ئەوە ئەردۆغان هاتە دەنگ و قسەی کرد و دەربارەی چەکدانانی بەشێک لە پارتی کرێکاران و سووتاندنی من میوانێک وەردەگرم لەسەر بابەتەکە ئەویش هیوا خۆشنا و شرۆڤەکاری سیاسیە لە برۆکسلەوە میوانم دەبێت تایبەت بە بابەتەکە گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم. سلااوت لێبێت کاکیوا بەخێر بیت بۆ زووم سوپاسکە میوانی زوومیت بەوە دەست پێ دەکەم. پەیامی ئۆجاڵانمان بینی دوێنێ گوێبیستی گوتەکانی ئەردۆغانیش بووین کە باسی لە تورکیایەکی بەهێزتر و جیاوازتر دەکرد لە دوای پرۆسەی ئاشتیەوە. ئێستا دەکرێت هەنگاوی داهاتوو چی بێت بۆ پرۆسەکە و تورکیا پابەندی مەرجەکان دەبێت بۆ ئاشتیان نا؟ سلااو ڕێز بۆ ئێوە بینەرانتان سوپاس بۆ ئەو دەرفەتە بێگومان ڤیددیۆکەی ڕێزدار ئۆجەلان و دواییش پابەندبوونی پەکەکە بە داواکاریەکەی ئیتر ئەو قۆناغەی گەیاندە ئاستێک کە ڕەجەب تەیب ئەردۆغان جگە لە قسەکردن جگە لە پێشوازیکردن لە قۆناغەکەدا هیچ ڕێگایەکی دیکەی لە پێشدا نەمێنێتەوە. بەر لە ڕۆژێک بەر لە ڤیددیۆکەی ئۆجەلان ئێمە دەزانین دەوڵەت باخچەلی لە دوانێکیدا و دەوڵەت باخچەلی گوتی ئەمە سیاسەتی دەوڵەتە و دەوڵەت باشی یعنی سەرۆکی مەبەستی سەرۆک کۆمارە سەرۆک کۆمار ناچارە وەزیفەیەتی کە ئەم قۆناغە بەجێ بگەین. یعنی ئەوە چەندین جار باسمان کردووە کە دوو تێڕوانین هەیە. تێڕوانینێک تێڕوانینی دەوڵەتە کە گوتەبێژەکەی دەوڵەت باخچەلیە ئەو دەوڵەتە پێی وایە جگە لە ڕێککەوتن لەگەڵ کورد ئێمە ئەڵێن ڕێککەوتن ئێمە جارێ ناڵێ قۆناغی ئاشتی ئێمە ناڵێ قۆناغی چارەسەری کێشەی کوردیش ئاوان ئەڵێن جگە لە ڕێککەوتن لەگەڵ کورد تەنانەت لەگەڵ عەرەبیش هیچ ڕێگایەکی دیکە نییە بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا خۆی لە هەڕەشەکانی دەرەوە بپارێزێ و لە ناوخۆشدا بتوانێ وەکو دەوڵەت باخچەلی ئەڵێ جەبەرەی ناوخۆ قایم بکە. ئەمە دەبێت بە ڕێککەوتن بێ لەگەڵ کورد دەبێت بە ڕازیکردنی کوردەکان بێ بەڵام لە هەمان کاتدا سەرۆک کۆمارێکمان هەیە کە سەرۆک کۆمارەوە چەندین ساڵە هەوڵ ئەدا بۆ ئەوەی لە ناو دەوڵەتدا جێگای خۆی بکاتەوە لە بەشێک لە بڕبڕەپشتی دەوڵەتی شکاندونە و بەخۆی لەوێدا ئیتر خۆی بەجێ کردووە. ئەو سەرۆک کۆمارەش ئەولەویەتێکی دیکەی هەیە ئەولەویەتەکەی ئەو یعنی پیلانی ئەی ئەوە نییە کاکی وایە ئێستا تورکیا پابەند دەبێت بە پێویستیەکانی ئاشتیان نا. آخر ئەوەیە دوولایەنێک هەیە لە ناو تورکیادا ڕەجەب تەیب ئەردۆغان ئەولەویەتی ئەوەیە کە دەسەڵاتەکەی خۆی بپارێزێ پابەندبوون بە دیالۆگ لەگەڵ کورد بمانەوێ و نەمانەوێت ئەگەر لە قۆناغی یەکەمین و دووەمیش نەبێت لە قۆناغی سێمیندا دیموکراسی و دەوڵەتی حقوق لەگەڵ خۆی دێنی و دەوڵەتی حقوقت لەگەڵ خۆت هێنا ئەوە دژ بە دەسەڵاتی ئەوتۆریتەرە کە ئەردۆغان بە تایبەتی 10 ساڵە کاری پێدەکا یعنی بەبێ یاسا بەبێ پەیوەستبوون بە یاسا بەبێ پەیوەستبوون بڕگەکانی دادگای مافی نێودەوڵەتی و ئەوڕۆپا بەبێ پشتبەستن بە دەستوری بنچینەیش ئەتۆ بتوانانی هەر کەسێکت ویست فڕی بدەی و بیگری و کەسانی هەڵبژێردراوە بخێ زیندان و قەیومەکان لە شوێنی ئەو دانەی لەگەڵ لایەنێک بکێ دوژمن و لەگەڵ لایەنەکەی دیکە ڕێککەوی. ئێستا کە ڕەجەب تەیب ئەردۆغان لە لێدوانەکەی دواییدا گوتی دەم لەگەڵ پارتی و ماهەپا ئێمە قۆناغا بەرەو پێشەوە دەبین دەگەینینە ئەنجام با چی لێ دەکەوێتەوە یعنی ئێمە ئێستا دەبین ڕەجەب تەیب ئەردۆغان دۆستێکی نوێی بۆ خۆ دروست کردووە دوژمنە کۆنەکەیەتی کە دەم پارتیە کوردەکانن بەڵام پارتی کۆماری گەلە. ڕۆڵی پەرلەمانی تورکیا لە پرۆسەکەدا چییە؟ ئایا لیژنێکی تایبەتی ئاشتی پێک دەهێنرێت؟ جارێ لیژنەی وەکو وتم ئەو قۆناغە بەڕای من جارێ قۆناغی ئاشتی نیە قۆناغی ڕێککەوتنە
ڕێککەوتن جیاوازە لەگەڵ ئاشتی یعنی لەم قۆناغەدا ڕەزت تایب ئەردۆغان پەیمانی داوە و دەوڵەت باقسەریش باسی کردووە کە کۆمیسیۆنێک دەبێت لە پەرلەمان پێک بێ بەڵام لەو بارەشەوە دوو بۆچوونی جیاوازەیە دەوڵەت باقسەری ئەڵێ 130 کەس هەموو لایەنەکان بەشداری بکەن کامە سیاسەتی دەوڵەتە ئۆزەلانیش نزیکی ئەمەیە کە هەموو لایەنەکان کۆمەلگای مەدەنی ئۆپۆسیۆنش بەشداری بکە هەرچی ڕەزب تایب ئەردۆغانە دەیەوێت کۆمیسیۆنێکی تەکنیکی لە 30 کەس پێک بێ ئەمەش 30 کەس پێک دێ کەواتە زۆربەی زۆریان لایەنگرانی ئاکپارتی جێدەگرن دەمپارتی تێدا جێدەگرن ئۆپۆزیۆن پەراوێز دەکرێت ئەمەش شتێکە لە ناوەڕۆکدا دژی پارادیگمی ئۆزەلان و دەمپارتیە باشە کاکیوە دوای ئەوەی کە ئێمە پەیامی عەبدوڵڵا ئۆجەڵانمان بینی گوێبیستی گوتەکانی ئەردۆغان بووین و زۆرێک لە نزیکەوە بینیمان کە پرۆسەکە چۆن باسی لێوە دەکرا کێ هەنگاوی جدی بۆ ناکێ هەنگاوی نەناکێ پرۆسەکەی بە جدی وەرگرت کێ پرۆسەکەی بە جدی وەرنەگرت دەمەوێت ئەو بپرسم ئێستا پەکەکە کاریگەری نامێنێت یان تەنها ڕێڕەوەکەی خۆی گۆڕیوە پەکەکە هەر لە مێژووەوە ینی دەمەوێت قسەیەک دەربارەی ئەو سووتاندنی چەکەکان بکەم ینی ئێمە مێتۆلۆژیای نەورۆزمان هەیە لە هەمان کەدا ئێمە مێتۆلۆژیای زیندانی دیاربەکرمان هەیە کە بە مەزلوم دۆغان دەست پێ دەکات مەزلوم دۆغان کاتێک هیچ سەکێکی نابێنێت لە دەست خۆی بەدەستەوە بدە ئەویش خۆی بەدەستەوە نادا جگەلەوەی هیچ سەکێکی نییە خۆی دەسووتێنێ وە دوای ئەوە خەباتی چەکداری یەکەمین گولە تەقاندن لە ساڵی 1984 دەست پێ دەکات ئێمە لە چەندین ئەو خۆسووتاندنە چەندین جار دووبارە دەبێتەوە هەتا وەکو دەگاتە خۆسووتاندنی ڤیانزاف کە کچێکی کوردستانی باشووری کوردستانە و لە دوای ئەمەدا خۆسووتاندن لە لای پەکەکە ڕەت دەکرێتەوە خۆ سووتاندنی شتێک لە ناو لە فیلمی بێریتان دەبین کە پەکەکە سازی کردووە لەو فیلمە ناوەخۆی 1992 بێریتان هەتا ئاخیر گولە شەڕ دەکا لەگەڵ چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان کاتێک لەسەر کێوێکدا بە تەنیا دەمێنێ و گولەی نامێنێت چەکەکە خۆی ورد و خاش دەکا پاشان خۆی لە کێوەکە فڕێ ئەدا و خۆی دەکوژێ ئێستا کە پەکەکە ئەم قۆنەغی تێپەڕاندووە بەڵام سووتاندنی پیرۆزیەک لە شوێنی ئەو سووتاندنی پیرۆزیەکی دیکە کە مانای بەردەوامی تێکۆشان دەگەینێکەکە هێشتاکە بەردەوام دەکات یعنی ڕۆحی پەکەکە بەردەوام دەکا بەڵام بە میتۆدێکی دیکە باشە کاکیوە بەردەوام پەکەکە جەخت لەسەر هەنگاوی کردداری تورکیا دەکاتەوە بۆ پرۆسەکە بەڵام دەبینین تورکیا زیاتر لە ڕێگەی پەیام و قسەکردنەوە مەبەستەکانی خۆی دەگەێنێت یان پەیامەکانی دەگەێنێت ئەردوغان قسە دەکات باخچەلی قسە دەکات تا ئێستا هەنگاوی کردداری بۆ پرۆسەکە نەندراوە یعنی دەکرێت بڵین ئەگەر هەنگاوێکی کردداری نەندرێت پلانی پەکەکە چی دەبێت یاخود چی بەسەر پرۆسەکەدا دەگەر تورکیا هیچ هەنگاوێکی کردداری نەنێت خۆی لە خۆیدا بەڕای من بڕیاری هەڵۆشانەوەی پەکەکە و چەکدانانی پەکەکە ئەڵێن پەکەکە ناڵ هێزەکانی سووریا دیموکراتی یان یەپەگەیان پەژەک ئایان استراتیژیکە ئەمە پێم وانیە جارێکیکە بگەڕێتەوە بۆ قۆناغێکی دیکە یعنی بۆ قۆناغی پێشووتر ئەمە گەڕانەوەی ئەمە زۆر زەحمەتە بڕیارێکی استراتیژیە ئەگەر بگەڕێتەوە ئەمە هەڵەیەکی گەورەیە بەڵام پەکەکە یەدەکێکی هەیە ئێمە لە بیرمان نەچێ هێزەکانی سووریای دیموکراتی زیاتر لە 100,000 کەسن و ئەمانە نیوەیان زیاتر کوردیش نین تەنانەت یعنی ئیتیفاقێک هەیە لە ئاستی لۆکاڵیدا لە نێوان کورد و نەتەوەکانی دیکەش لە هەمان کەدا پەژاکمان هەیە و ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووە چەکداریەکەی دەمێنێ لە هەمان کاتدا یعنی ئەگەر بێت و ئەو قۆناغی دەوڵەتی تورکیا دەستی پێ کردووە هەنگاوی کۆتایی ینی نەگاتە ڕێڕەوی خۆی نەگاتە شوێنێک ئەمە زۆر زەحمەتە ئەمە چونکە لە هەمان کاتدا ئێمە ئەوروپا و ئەمریکا لە پشت ئەو قۆناغەنە بە شێوێک لە شێوەکان دەیان هەیە ئەم قۆناغ بەجێ ببێ
بەڵام لێرەدا چەق بەستویەکە پێم وایە لەوێ نییە چەق بەستویەکە لە سووریایە هەتاوەکو لە سووریا نەگەنە ئەنجام ڕێککەوتنێک ینی بریکی سێمین لە نێوان حکوومەتی ئەحمەد شەڕع و خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیک نەدۆزرێتەوە ئەمە زۆر زەحمەتە بگاتە ڕێڕەوی کۆتایی خۆی بەڵام ئەمن پێم وایە دەوڵەتی تورکیا ئەگا ئەم قۆناغە بە شێوەیەک لە شێوەکان دەگەینێتە جێگایەک هەروەکاتەکاتیوا دەکرێت تاکەی چاوەڕێی ئەنجام و بەرهەمەکانی پرۆسەکە بین کە بیبینین ئەنجام و بەرهەمەکانی پرۆسەکە لە مانگی کۆتایی مانگی هەشت دەست پێ دەکەن پێم وایە دەست پێ دەکەن بەڵام ئێمە لە بیرمان نەچێ ئەزمونێکی خراپمان هەیە ئەویش قۆناغی دیالۆگ و ئاشتی پێشوە 2013 و 2015 کە هەتاوەکو 2015 بەردەوام بوو خەریک بوو بگاتە کۆتایی ئیتر ڕەزت لەوێ دەگە گەیشتنە کۆتایی کاکیوە عەبدوڵاوجاڵان باس لەوش دەکات کە دەبێت هەنگاوەکان بە خێرایی بندرێن بۆ پرۆسەکە بۆچی ئەم هەستەی هەیە عەبدوڵاوجاڵان دەبێت هەنگاوەکان بە خێرایی بەرەو پێشەوە بچن چونکە ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ڕەزت تەیب ئەردۆغان تموحی دەسەڵاتی هەیە ئەو دەسەڵاتی ڕەزت تەیب ئەردۆغان لەگەڵ لەبەر ئەوەی ڕژێمێکی ئەوتۆریتەرە لەگەڵ دیموکراسی و حقوق ناگونجێ لە شوێنێکدا دیموکراسی و حقوق نەبوو کەسی ئەوتۆریتەر دیکتاتۆر چەند لەگەڵت ڕێک بکەوێ لە ئایندەدا مەترسی هەیە کە ئەتۆی دۆست بکاتەوە دوژمنەکەت بکاتەوە دۆستی خۆی ئەمە ڕەزب تەیب ئەردۆغان 20 ساڵە ئەم جۆرە گەمەیە دەکا شەڕی نێوان سیکولار و ئاینیەکان شەڕی نێوان کورد و تورک شەڕی نێوان تێۆریست و نازانم چی ئیتر ئەم شتە هەیە شەڕی نێوان ئەوروپا و ئاسیا بەردەوام ڕەزب تەیب ئەردۆغان ئەو یاریە دەکات بەڵام دەوڵەت باخچەریش پەلەیەتیەوە یعنی دەوڵەت پەلەیەتی لێرەدا ئێمە ئەوەمان لەبیر نەچێ لە بۆ هەندێ ئەما پێم وایە دەبێ بگاتە شوێنێک بەڵام کە گەیشتە شوێنێک ئێمە لە بیرمان نەچێت لە 2015 گەیشتە ئیتیفاقی دۆڵمە باخچەلی پاشان ڕەزب تەیب ئەردۆغان گوتی کێ پرسی بە من کردووە بۆ دۆڵمە باخچەلی کەچی بەخۆی لە ناویدا بووە لی پەشیمان بۆ و قۆناغەکەی تێکپێکدا باشە گرنگترین دەستکەوتەکانی سیاسی ئابووری یاسایی پرۆسەکە چی دەبن لە بۆ هەردوو لە دەستکەوتی دەبێت دەوڵەتی تورکیا پێی وایە کە هەژمونگەرایی ئەو لە ڕووی جیۆپۆلەتیکەوە لەژێر هەڕەشەدایە چونکە هەژمونگەرایی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کێشەدایە لە هەڵکشاندایە و ئیسرائیل خەریکە دەبێتە دراوسەی تورکیا کە کاتێک ئیسرائیل لە سووریا باڵادەست بوو دەبێتە دراوسەی تورکیا لەمە ناڕازیەوە لە نێوان ئەو دوو دراوسەیەدا کوردەکان هەن بۆیە دەبێت لەگەڵ کوردەکان اتفاقی بکە ئەوە ئامانجی دەوڵەتی تورکایە کوردەکان لە نێوان دوو بەرداشدان بەرداشی ئیسرائیل ئەمریکا و یانیش بەرداشی ئەوەی کە ئێمە لەگەڵ حکوومەتەکانی خۆماندا لەگەڵ دراوسێ حەقیقیەکانماندا ئەوانە نەرم بکەین و ئەمانە ئەگەر لە قۆناغی یەکەمین و دومینیش نەبی لە قۆناغی سێم بەروە دامەزراوەی حقوقی و دەستوری ببین ئەوەیە لایەنی دیکە وەکووتم ئێمە بە شەڕی چەکداری ناگەینە هیچ شوێنێک نەگەشتینە هیچ شوێنێک ناگەینە هیچ شوێنێک لە بۆ هەندێ ئیتر ئەمانە استراتیژین و ئەمانە شتێکن کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێم وایە پێک دێن هەروەکو دەبینین ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەر لە نوێ ئیتیفاقی نوێ دەست پێ دەکەنەوە ئیتیفاق نمونەی هەری بەرچاو ئیتیفاقی ئەزەربایجان و ئەرمەنستانە کە دوو دژمنی سەرەکی بەڕێز هیوا خۆشنا و شرۆڤەکاری سیاسی سوپاس کە میوانی زوم بوویت سوپاس بۆ شیکردنەوەکانت.